چیرۆکی خۆکوژی ڕەندەخەن. ئەو ژنەی عوسمانیەکان ویستیان دەستدرێژی بکەنە سەر. کیژی کورد لە بازنەی مێینەیی و دایکایەتی و لاوێتی خۆیدا جوان و درەوشاوەیە. کاتێکیش دەچێتە نێو بازنەی سیاسی و نیشتیمان پەروەری و کورتپەروەریەوە جوانیەکەی چەند هێندە زیاد دەبێ و مێژووی سەیر و چاوەڕوان نەکرا و دەنووسێتەوە. ڕەندەخان کچی محەممەد عەلی یونس لە ڕێبەرانی سەرهەڵدانی چیای ساسۆن لە باکووری کوردستانە. لە یەکێک لە داستانەکانی ئەو سەرهەڵدانەدا لە هێڵی پێشەوە پێشەنگایەتی شەڕ دەکا و ئاوشانی کەسوکاری و پیاوانی کورد دەجەنگێت، بەڵام لە شەڕەکەدا بریندار دەبێت و دەکەوێتە دەستی دوژمنەوە. فەرماندەی لەشکری عوسمانی بە جوانی و ناوداری ڕەندەخان سەرسام دەبێ و دەیەوێت بە هەر نرخێک بووە دەست درێژی بکاتە سەری. بەڵام ڕەندەخان پێی دەڵێت من دیلم و ئێوەش دەتوانن هەموو جۆرە ڕەفتارێک لەگەڵ مندا بکەن، بەڵام ناتوانم لەسەر خاکی ماڵی باوانم خۆم بەدەستەوە بدەم. ئەگەر لەناو ئەم سنوورەدا دەست درێژی بکەنە سرم خۆم دەکوژم. فەرماندەکە دەپرسێت سنووری خاکی باوانی تۆ تاکوێیە؟ ڕەندەخان دەڵێت چەمی باتمان سنووری ئێمەیە، تۆ دەتوانیت لەو بەری پردی مالەبات ببیتە خاوەنی من. دوایەوەی فەرماندەکە قبوڵی دەکا و هەتا پردی مالەبات دەچن. لەوێ ڕەندەخان دەڵێت من دەمەوێت بۆ دوایین جار لە خاکی باوانی خۆم بڕوانم و داوا دەکات بچێتە سەر پردەکە. ڕەندەخان بەم بیانوە دەچێتە سەر پردی مالەباد و خۆی هەڵدەداتە نێو چەمی باتمانەوە و خۆی لە دەستی دوژمنەکان ڕزگار دەکا و بۆ هەمیشە چیرۆکی خەمهێن لە ناو کورداندا جێدەهێڵێت. ئەم داستانەی ڕەندەخان کە ئامادە نەبوو خۆی ڕادەست بکە و پاکیزەیی خۆی بە سروش سپارت لە ناو ئەدیب و سترانبێژاندا جێی خۆی کردوتەوە و لە چەندین بەرهەمی میلیدا باس کراوە. ئەدەی تۆ پێم بڵێ تا ئێستا داستانی ڕەندەخانت بیستە بوو؟